سلااوتان لێبێت لە یەکەی سەرپەرشیکردنی پەروەردەی سۆرانم دوای 42 ساڵ خزمەت لە بواری پەروەردە و فێرکردن پێگەیاندنی دەیان و سەدان قوتابی لە ئیدارەی سربەخۆی سۆران و لە پارێزگاکانتری هەرێمی کوردستان ئەمڕۆ لێرە مەراسیمێکی خێزانی بۆ مامۆستا سوعاد عەلی گەوهەرێ کە بەڕێوەچی مامۆستا سوعاد ئەگەر بێیت تێرە ئەمڕۆ خانشین دەبیت. پەیامت چییە؟ ئەگەر بێیت تێرە تۆزێک هاوکارم بۆ ئەوەی هەندێک گفتوگۆت لەگەڵ بکەم. ئەمڕۆ 42 ساڵ تێپەر دەبێت بەسەر خانشین بوونی تۆ یاخود ئەمڕۆ خانشین دەکرێت. باشە پێم بڵێ هەست چۆنە یەکەم شوێنی تۆ کە لێ بووی بە مامۆستا کام قوتابخانە؟ سەرەتا زۆر بەخێر بێن، سوپاسان دەکەین ئەرکتان شێشە هاتنە ئێرە. دوای 42 ساڵ لە خزمەتکردنی پرۆسە و پەروەردە فعلەن ئەوڕۆ بە ئەکیدی دەست لە کار هەر شێشانەوەم بوو. سوپاسی هاوکاران و برادرانم دەکەن کە و مەراسیمیان لۆ ئەنجامدام. توانیتم لە خرالی ئەو 42 ساڵی جێ خۆم لە ناو دڵی هەموو کەس بکەمەوە بۆ خزمەتەکی زۆری بواری پرۆسەی پەروەردە و فێرکردن بکەم هەتا ئێستا. توانیتم چەندین جیل لێک لە دوای یەک بەڕێ بەم یعنی دەتوانم برم 1997 تەڵەبەکانی کە بە خۆم سەرپەرشتیم کردینەوە مامۆستا بوومە وەکو بەڕێوەبەر بەڕێم بردینە توانیتم یعنی پێرا بگەن لە دکتۆر ڕێبەردەستی من دەرچۆ لە ئەندازیار لە مامۆستایان لە هەموو کەسێک یعنی ئەوەی کە تەڵەبەی من بووە کە زۆر تەمبەر بووە جارێک لە جاران لە مەکتەبەشی چوومە زۆر تەماشام کرد. سەردانی مامۆستام دەکرد مشادیتم یەک لە مامۆستایەکان لەوێندا بوو سەرسام بووم گوتم ئەتوبیە مامۆستا گوتی ئەلەوڵا کەچی هەموو ڕۆژێک ئەمر لەسەر فێربوونەوە لێمەدام گۆ دەبی فێر ببی پێڕا بگەی ئەو جەکە ئەمنی دیتم گوتی مامۆستاوە لە سای سەری تۆ مەگەیشتیمە ئەو ڕۆژە. لە بواری ژیانیشمدا لە پرۆسەی پەروەردە و فێرکردن 2 ساڵان لە دۆک خزمەتم کردیە. ساڵێک لە لیناوە بووم، ساڵێکی هاتمەکانی سپی و ساڵێکی لە گوندەکی ئێزیدیان بووم ناوەکەم لە بیر چووە نازانم. دواتر هاتمەوە کو بەڕێوەبەر لە قوتابخانەی بارەچیانی کوڕان بووم، ساڵ و نیوەچی لەوێندەرا بووم. ئەو کات پاشی ئەو کاتێ هاتمەوە ئێرە لە 84ەوە 85 لێرە مامۆستا بووم لە نەفسی ئەو بینایە. ئەو کات 2 قوتابخانە هەبوو لێرە، سەدیقی کچانیان پێدەگۆ لەگەر سەدیقی کوڕان. دواتریش کە ئینتیفازە داهات طبعاً بە خۆم مامۆستایەکی چالاک بووم، هەردەم ئیشی ئیدارە و جوولە و ئەو شتانم زۆر بوو قەتماندی نەدەبووم لە پرۆسەی پەروەردە چکو پرۆسەکەم زۆر خۆش دەویست بە خێزانێکی خۆم حیساب دەکرد. باشی کە ئینتیفازە داهات وەکو یاریدەدەر یعنی وەکو بەڕێوەبەر زۆر داوایان لێ دەکردم کە مەسەلەن وەکو یاریدەدەر ئیش بکەم چکو ئیشی ئیدارە و شتیوە بەڕێوەم دەبێت. پاشتر بوومە بەڕێوەبەر لێرە لە پاشی ئینتیفازەوە هەتا ساڵانێک دواتر لەسەر ململانەی سیاسی کەتمە قوتابخانەی سەردەم لە سەردەمیش ڕاتمە قوتابخانەی ساوێن لەوێ وەکو بەڕێوەبەر چەند ساڵێک لێ مامەوە. دواتر لە 2000ەکان هاتمە سەرپەرشتیاریەکەی پەروەردەی 22 ساڵە خزمەت لە بواری پرۆسەی سەرپەرشتیکردن دەکەم. ئەوەی بەرێ ئەوە جێ خۆشحالیمە یعنی توانیتم لە بواری خۆمدا زۆربەی شارۆچکەکانی کوردستان ببینم، شارەزاییم بە خەڵکی هەبی ئاشنایی و دۆستایەتیمان لەگەڵ خەڵکی هەبی لایەزار لەسەر و دۆستایەتیش و ئەوەشەوە هەر بەردەوام دەبین. ئەو شتانە هەمووی لە طبعاً نێوچەوانی پرۆسەی پەروەردە و فێرکردندا دەزانین. سوپاس لە هاوکارانم کە هەردەم پارپشتم بووینە طبعاً هەر کاتێک ئەگەر دوی شەوێ تەلەفۆنیان لۆ لێدابم وەرە لە فرانەزیێکی لە گوندەچی قوتابخانەی دەشتە هێر دەشتە هەیە ترسم نەبووە هیچ کاتێک هەر بە خۆم سواری سیارێ بوویمە و ڕۆیشتمە ویشەکەی خۆم ئەنجامدایە و هاتیمە. ئەمەش لە خۆشەویستی پرۆسەکەمدا بووە. ڕۆ دوای ڕۆژی تۆ لێرە وەکو دەوامکردن دوای ئەوەی کە خانشینە بە بەرنامە و پلانی چیترت هەیە؟ وەڵاهی بەرنامە پاشی ئەوەی فترێک دەبی ئیسراحەت بکەین لە مارێ خوش ئەگە بە قسمەتم کە حەج و عومرەشم بکرد بچووکو زۆران جارویستیتم هەتا ئەمرەکەی بکەم پێم نەکرایە لەبەر پرۆسەکە بواری پێ نەدایمە. ئیدی دەبی سەرقال بین بە خوێندنەوە و بە سەفەرکردن و بە سەردانی دۆست و برادەران و یعنی لەو ماوەی کە لە سەرپەرشتیار بووم خاستان ئەو 3 سارسارەی نەمتوانێت سەردانی خزمانیش بکەم مەکو پێویست. سوپاست دەکەین، سوپاسی هاتنتان دەکەین زۆر مەمنون. سوپاس مامۆستا سوعاد عەلی گەوهەرێ کە ئەمڕۆ خانشین دەبێت لێرە مەراسیمەکە مەراسیمێکی خێزانیە و سەرپەرشتیاری
پەروەردەکانی سۆران ڕەواندز لێرە ئامادەیان هەیە مامۆستا و هاوڕێ و خوشتی مامۆستا سعاد لێرە ئەویش هاتووە و چەپکە گوڵ و سوپاس پێزانین لە هەمبەر ئەو خزمەتەی کە 42 ساڵ پێشکەشی بە بواری پەروەردە و فێرکردن کردووە لێرە ئەمڕۆ مامۆستا سعاد هەم سوپاس پێزانین هەم چەپکە گوڵیشی پێدرێستە مامۆستا چنوور بەڕێبەری پەروەردەی ڕەواندز چەپکە گوڵی وەفا پێشکەش بە مامۆستا سعاد دەکا گەرچی و شەیماڵ ئاوایی خۆش نییە هەموو بەڵام ئاشکرایە سەربەرزی ژیان ڕۆلی مرۆڤ لە هەر پێگەیەک بە کۆتا نایە بۆیە سعاد چۆن کەسێکی سەربەرزە لە نێو کۆمەلگا گومان تێدا نیە هەروە بە سەربەرزی دەمێنێتەوە لە بەرەوەی 42 ساڵ خزمەتی بە بواری پەروەردە و فێرکردن کردووە لە هەم ئیدارەی سۆران هەموو خۆشی گوتی لە شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان ئەمڕۆژ ئەو مەراسیمە لێرە بەڕێوەچی هەوڵەدەم پەیامی شێخ عومەر سەرپەرشتیار یەکەمی پەروەردە وەربگرم بزانم پەیامی ئەو شتێ مامۆستا سڵاوت لێ بێت ئەوڕۆ مامۆستایەکی پڕ ئەزمون مامۆستایەکی خەمخۆر و دڵسۆز خانشین دەبێت پەیامی ما ئەوەیە ئێمە وەکو یەکەی سۆران سەرپەرشتیکردنی سۆران لەلایەک نیگەرانین کە ئەو خاتونە لە ئێمەدا دەبڕێ بەڵام لەلایەکی دەستخۆشی لێ دەکەین کە وەکو سەرپەرشتارێکی کارا و دڵسۆز ساڵانی ڕابردوو لە یەکەکەمان لە بواری پەروەردە و فێرکردن خزمەتی ئەو دەڤەرەی کردیە بەڕاستی زۆر بە دڵسۆزانە زۆر بە ڕێکوپێکی زۆر بە سەرکەوتوانە کارەکەی خۆی ئەنجام داوە جات لە تەمەنی مامۆستایەتی تا کاتی سەر خانەنشین بوونی بۆیە ئێمە بە ناوی یەکەی سەرپەرشتیکردنی سۆران هەرچی سوپاس و پێزانینە ئاراسی ئەو خاتونەی دەکەین هیوای ساغ و سەلامەتی و تەندروستێکی باشی بۆ دەخوازین لە ماوەی تەمەنی دادێ بۆ ئەوەی بە خۆشگوزەرانی و بە کامەرانی بژیت سوپاس بۆ ئێوەی بەڕێز شێخ عومەر پەیامی شێخ عومەر سەرپەرشتیار یەکەم پەروەردەی سۆران بووە گوتم مەراسیمێکی خێزانی لێرە بەڕێوەچێ بۆ مامۆستا سعاد کە 42 ساڵ خزمەتی بە بواری پەروەردە و فێرکردن کردەوە مامۆستا کوردستانیش هەم وەکو مامۆستایەک هەم وەکو هاوڕێی مامۆستا سعاد لێرە پەیامی ئەوش وەرەگرم مامۆستا پەیامی تۆ بۆ مامۆستا زۆر غەمبارم چونکو بەڕاستی خوشکم بوو ئەنی هیچ ئەو ڕۆژێکی زۆر نەخۆشە لە بووم هیچ بێوی زۆر زەحمەتە ئەمە معدە لەگەیەکین لە ماڵەوە ئینشەڵڵا هیوای تەمەن درێژی لێ دەخوازم چونکە سعاد زۆر شت ئەم لەسە سعادی فێر بووم بەڕاستی لەو قوتابخانەی سەردانمان کرد ڕۆڵێکی زۆر کارگێری هەبوو بەتایبەت لە کارگێری قوتابخانەکان هیوای تەمەن درێژی لێ دەخوازم ئینشەڵڵا باوەڕ تەبی یعنی ئیشراف چۆل دەبیت ئەرەوەڵڵا سوپاس سەلام پەیام مامۆستا کوردستان بوو هەم هاوڕێ و هەمیش مامۆستایە کە ئەویش چەندین ساڵە لە ئیدارەی سەربەخۆی سۆران خزمەت بە بواری پەروەردە و فێرکردنەکە وە گوتم ئەمڕۆ 42 ساڵ خزمەتی بە بواری پەروەردە و فێرکردن کردووە مامۆستا سعاد عەلی گەوهەرێ ناوێکی دیار لە ئیدارەی سۆران زۆرێک لە قوتابخانەکانی ئەو وە چەندین قوتابی لەسەر دەستی ئەو ئێستا لە زانکۆ و پەیمانگاکان تەخەڕوجن خاوەنکاری خۆیانن ئەمڕۆ ئەویش لێرە مەراسیم ماڵ ئەوەی وە خانشین بوونی بۆ دەکرێت بەڵێ